خوشحالم قوم لخدمت مامۆسای گەورە مامۆستا عینەدین بیرمەوە چەند گۆرانیتان پێشکەشەکەی هیواداری این جێڕە زامەندیە بۆ لایەکتان بێت. گەشەوێژەم چاوشین قەزاد لاگیانم گەشەوێژەم چاوشین قەزاد لاگیانم بەشک و شاوێ بێ هاوا بیت بە میوانەیە بەشک و شاوێ خوشویستم بەڕێوەبەری ئەم بەرنامە کاکە مادە فەتاحی تایبەت بۆ تاقانە فێرکی بۆ چاوەکان مامۆستا ئەحمەد ڕوسخۆن هەر بژی شەوێژەم چاوشین دەردت لا دەردەیەم گەشەوێژەم ئەرێ ئازیز دەردت لا دەردەیەم هەر وەک ماڵم یاو هاوا لە شوێن تاگەردەیەم هەر وەک دکتۆر نەوید کەریمی عزیزم
کە دەتبینێم نازانم بۆچ کە ئەتبینێم نازانم بۆچ زمانم زوو لە گۆچێت ئەو ڕۆژانەیش کە ناتبینم لە عمرم بە فیڕۆ ئەچێم ئەوینت لێم ئەبارێنیت لە بارینی گەزۆچێ ئەو کەسانەیش خۆشمەوێن ڕێک شێوەیان لە تۆ عزیز و کاسێ چاوشین بە کاسێ چێشم عزیز و کاسێ چاوشین بە کاسێ چێشم هەر کەس ئینتیزار لەتیف گیان عزیزی وێشم هەر کەس ئینتیزار چاوشین عزیزی